بەناوی خوای گەورە و مێرەوان بەڕاستی خوێندنەوە بەگشتی قەولەکەیە لەژێر ڕۆشنایە و قەولەیەکاڵێ خوێندنەوە کتێب یان کتێب خۆراکی مێشکە وەک چۆن ئاین خۆراکی ڕۆحە وەک چۆن هەر ئەواش یعنی کتێب خۆراکی مێشکە کتێب خوێندنەوە یەکە لە زەڕورەتە هەرە زەڕورەتەکان بەداخەوە ئێستا پانتایی خوێندنەوە لە کوردستانی خۆماندا لێرە بەرتەسک بووتەوە بە چەند هۆکارێکی جیاواز یەکێک لەو هۆکارانە ڕەنگە سۆشیال میدیابێ بەڵێ کاریگەریەکی زۆریە دووش ڕاز نەدان بە کتێبە یعنی کتێب تەنانەت لە ناوەندە مەعریفی و ئەکادیمی و ئەوانەش ینی هاندانێک نییە ڕاستەکردنەک نییە بۆ خوێندنەوە تەنها خوێندکار قوتابی کە ئەچێتە ناوەندەکانی مەعریفە و خوێندن تەنها لە چوارچێوەی منهەجەوە معاملە دەگەڵ خوێندنەوە و کتێب و ئەو شتانەکە لە کاتێکدا پێویستە کتێب لەوێشەوە قوتابی هان بدرێ دوای کۆڕ و کۆبستنی کۆڕ و کۆبوونەوە و چالاکی جۆرا زۆر لە خارجیە و بابرێن دامەزراوەکانی خوێندنەوەوانە کۆڕ و کۆبوونەوە بەستێن لەسەر کتێب یان چاپکردنی ئەو بابەتە زیندیانەی کە بابەتن بەپێی ڕۆژگار بابەتن پێویستە ئەوانە زیاتر ئەو کتێبانە بخرێنە ڕوو کە زیاتر سەرنج ڕاکێشن سەرنجی خوێنەرە چێشن بۆ سەر خوێندنەوەی ئەوکە بینی کە سۆشیال میدیا دەستی بەسەر تەواوی عەقڵ و ویستی خەڵکی داگرتیە ئەگەر بنەوێ خۆن لەو جۆرە بابەتە خراپانی ناو سۆشیال میدیاوان زانینی شتە بێبایاخەکانی ناو سۆشیال میدیا بە دوور بگرین ئەو کاتێکە لۆ سۆشیال میدیایدا ئەرێن ئەتوانین کتابێکی باشە بژێنین بیخوێنەوە هەم لۆلایانی دەرونی خۆن ینی ئەبینین کە ئەو ناتەواویە کە سۆشیال میدیا لەمەی دروست کردیا باشتری بکەین دوورکەوینەوە کتێبیش سەرچاوەی هەموو زانیاریەکانە و ئەموو ئەوانەی کە لێرانەنا لەوانەی زۆر هەبیت لەوەی هاتبی کە کتابێکی دەستکەوی لۆ زانیاریە هەیە تەڵەبەیە هەیە مامۆستایە ئەوێ خۆی باشتر بکات لەو تەڵەبەکانی پێشانگای بەو جۆرە زۆر گرنگە هەبێت بە تایبەتی لە لای گەنجانی هەرێمی کوردستان هەستەکەم کە سۆشیال میدیا تەواو جێگای خوێندنەوەی گرتوتەوە ئەگەر ئەبینی گەنجانی ئێمە ڕۆژانە هەر خەریکی مۆبایل سۆشیال میدیا پۆستکردن دوورکەوتونەتەوە لە خوێندنەوە و من هەستەکەم کە شتێک کە زۆر گرنگ بە ئێمە ئەنجام بدەین ئێستا بە کلتورکردنی خوێندنەوەیە هەم لە قوتابخانەکان لە زانکۆکان حتا لە قاوەخانەکان لە هەر شوێنێک کە گەنج خۆی تیای ببینێتەوە زۆر ئاساییە بۆن منە منێکی گەنج کتێبێکم پێ بێ لە ناو جانتایەکە کاتێک بۆن منە لە پاسێکا بم لە تەکسیێکا بم لە سەفەرێکا بم لە بری ئەوەی خەریکی مۆبایل بووم خەریکی خوێندنەوە بووم بێگومان معریفەمان لێرە گەشە سەنە فراوان ئەبێ ئەمە چەنە معریفەمان فراوان بێت هێندە باشتر ئەتوانی خزمەت بکەین ئەتوانین گۆڕانکاری بکەین من وا بیرەکەمەوەی تر گەنج ئەبێ خۆی لە خوێندنەوەی ببینێتەوە من وا بیرەکەمەوە کە ئێستا لە حاڵەتێکین ئەبێ بڵێن بەداخەوە چونکە هەستەکەم کە گەنجانمان وەک ئەوی باسم کرد هەر خەریکی مۆبایلن خەریکی بۆ مەسەفرە گۆڕانن بیر ناکەنەوە کە زیاتر بخوێنەوە بە کلتورکردنی خوێندنەوەش کۆمەڵە هەنگاوی پێویستە بۆ منە لە هەر قوتابخانەیەکە من وای ئەبینم کە کتێبخانەیەک هەبێت بۆی سەرنجی قوتابیەکان ڕابکێشە من ئەبینم بە ناوی قوتابخانە کەچی کتێبخانەی لێ نییە ئەمە جێگای داخە بۆیە هەڵ من وا بەشەزانم ئەو هەنگاوانە هەمووی بگرێتە بەر پرسیارەکەت زۆر جوانە تەبان لە وەڵامی پرسیارەکەتدا دەکرێت ئەمە دوولایەنە وەڵامەکە دەکرێت دوولایەن بێ لایەنی نەرێنی زۆرە سۆشیال میدیا تەبان ئەو لایەنە نەرێنیانە زیاتر ئێمە وەکو تێبینیمان کردووە بە حکمیەوەی لە نێو خەڵکی داین و ڕێژەی زۆر قوتابیانمان لە نێو کۆمەڵگەدا دەبینین سۆشیال میدیا زیاتر بە نەرێنی ڕۆڵی هەبووە ئەمەش خوێندنەوەی گرتوتەوە بەداخەوە بۆیە دەتوانین بڵێن کە سۆشیال میدیا ڕۆڵێکی تا ڕادێک نەرێنی هەیە لە بەردەم خوێندنەوە کتێب خوێندنەوە بە تایبەت.